ئەوسا زانستم وەختەگە گوڕیاس لە دەرگای نەفام بفامی وسیاس هاواری بێسوود سفدەنگی گریاس هەرچی دێرانەست لە هانای بەسیاس زەمانە چەفتە دنیا گشتی ویاس خەرهۆڵەکێدن گابوور لای وسیاس بێخەتا و تاوان زەنگدانا زڕیاس خەتای نەفامەی و هەفت لە هاف پوشیاس قەت نەیشن ئەڕاوەی جۆرە ڕوویداس ڕووی ڕاوکێدن شێر پایلی بەسیاس بفام بێدەسڵات گشت مافی خوریاس گشت مافی خوریاس نەفام شاتیکێ لە چەپ و لە ڕاست بن بە خەڵخالی سەرگەردان کەساس ئەوەیش گێرفان پڕ پادشای دنیاس کابرای بێ ئەرزش هەوریشم پوشاس دڵن وەر بفام لە چوار لا دڕیاس شانتەکن تیکەڵ قسێوە تامە دەنگی بێسە نەن یار و بفامە دەوران نەفامە شوون بفام هاکوو قڕواق دەم وازکەی پڕ حەڵقی ئاو چوو دڕی دزوانە دەنگ بەرزەجی دووم دنیا بێدەو سەر بێ شەرم و بێکووم قسێ ڕەواجە دروێ بوو دەڕاست شوکرانەمەوە وەی جۆر حوکمی داست هەناسی کیشام لە قوڵتی سێ دڵ نەفام و بفام جۆریەک چنە و گەڵ ئەوسا زانستم وەختەگە گوڕیاس لە دەرگای نەفام بفامی وسیاس هاواری بێسوود سفدەنگی گریاس هەرچی دێرانەست لە هانای بەسیاس زەمانە چەفتە دنیا گشتی ویاس خەرهۆڵەکێدن گابوور لای وسیاس بێخەتا و تاوان زەنگدانا زڕیاس خەتای نەفامەی و هەفت لە هاف پوشیاس قەت نەیشن ئەڕاوەی جۆرە ڕوویداس ڕووی ڕاوکێدن شێر پایلی بەسیاس بفام بێدەسڵات گشت مافی خوریاس نەفام شاتیکێ لە چەپ و لە ڕاست بن بە خەڵخالی سەرگەردان کەساس ئەوەیش گێرفان پڕ پادشای دنیاس کابرای بێ ئەرزش هەوریشم پوشاس دڵن وەر بفام لە چوار لا دڕیاس شانتەکن تیکەڵ قسێوە تامە دەنگی بێسە نەن یار و بفامە دەوران نەفامە شوون بفام هاکوو قڕواق دەم وازکەی پڕ حەڵقی ئاو چوو دڕی دزوانە
دەنگ بەرزەجی دووم دنیا بێدەوە سەر بێ شەرم و بێکووم قسێ ڕەواجە دروێ بوو دەڕاست شکرانەم بۆوە وەی جۆر حوکمێ داست هەناسیکی شام لە قوڵتی سێ